بەپێی قۆناغە جیاوازەکانی پرۆسی دووگیانی جوڵەکان و وەرزشەکانە گۆڕێت؟ بەڵێ وتمان سەرەتایی هەر سێمانگی سەرەتایی ئەویش لە بەرەوەی بەتاڵاتی کۆرپەلەکە خۆی نەگرتووە بەتاڵاتی نابێشتی قرس ئەنجام بین. تەنانەت تۆ واز لە وەرزش بێنە دکتۆر پێ هەڵێشتی قرس هەڵمەگرە دەستمێرشتی قرس ینی ئەمانە شتێکی ئاساییە. دوای سێمان کاتێک کە جێگیرە بێ ئەو مناڵە ئەتوانێت تەمارینی سویدی بکە بەڵام تەمارینی سویدی چی ئەو تەمرینانە ناکە تەمرینی ورگە با بڵێن تەقوی ورگە یان تەمرینی نەیکات یان تەمارینی تەقوی پشت زۆر تەکنیک هەیە بە پێوە ئەتوانێت ئەنجام بەس بە پاڵکەوتنەوە ئەوە ناتوانێت ئەنجام بە هەچ جوڵەیە گرژبوونی ماسولکەی سکی تیاابێت ئەوە ئەتوانێت نیکە یان کە کردی زۆر بە هێواشی زۆر بەپی کەسێ چێکەمەمان کە لە سەرەتای ئامادەمان نەکرد لە شەشمانیشە هیچ ئامادە نابێت لەو کاتەجا بۆچی ئازیەتی کۆرپۆلەکەش بین بەڵام مەلەوانی ئەتوانێت بکرێتە مەلەکردن بەدڵی ئاسایی زۆر بە ئاسایە توانێت مەلە بکات چونتر ناڵەکە جێگیر بووە لێرە سۆری خوێن چالاکە بێ بەدەلەوەی کە خانمی دووکیان وتمان ترپەی دڵی لە هەفتاوە چێتە هەشتا بۆنەوە شتێکی نۆرماڵە بۆ نمونە بۆی لە هەر ترپەیەکە زۆرترین ڕێژی خوێن هەڵبا چ بۆ خۆی چ بۆ کۆرپەلەکەی و لە هەمان کاتە ئەو جوڵانەتەوە کات ئەو کەڵەکەبوونی ئاوی ژێر پێستە کە ڕوو ئەیا لە لای خانمی دووگیانە بەتایبەتی قاچەکانی ئاوسێ ئەو جوڵانە پای بۆ نمونە کە جوڵەی زۆرمان هەیە ئەتوانێ نێڵێ ئەو ئەوساوێ بهێڵەیش لە ڕێی ڕۆشتنەوە لە ڕێی مەلەوانیەوە لە ڕێی گرشکردن و خاوکردنی قاچەکانە لە ڕێی مەسەن پاسکیلی تایبەتی جێگیر کە ئەتوانێت بە مەرجێ کە لەسەر خۆی لەژێر چاودێری بێەوە چەندین جوڵەی ئاسایی